سڵاوتان لێبێ بەیانیتان باش بەیانیت باش سەوان باشتر هەکار زۆر خۆشحاڵین ئەم بەیانیش لەگەڵ ئێوەی ئازیز داین بۆ ئەم بەیانیش چەند بابەت و تەوەر و بڕگەیەکی جیاوازمان هەیە بێگومان کارکردن لەسەر خانمان یەکێکە لە بابەتە گرنگەکان بەلای ئێمە لە زۆربەی بەرنامەکانی ڕابردووش هەوڵمان داوە ئەو کارانەی کە دەیکەین بەهرە و توانای خانمان دەرکەوێ و لە هەمان کاتدا بابەتە وەرزشی و هوەری و ئەدەبیەکانیش فرامۆش ناکەین. سڵاوتان لێبێت و بەیانیتان باش لە هەر کوێکن لەشتان ساغ بێت دڵتان خۆش بێت و خەندە میوانی لێوەکانتان بێت هیوای هەمیشە باشیتان بۆ ئەخوازین. پرۆگرامی بەیانی 24 ئەم بەیانیش میوانی ماڵەکانتانە بۆ هیوایی کە بتوانین لەو یەک کاتژمێری کە لەگەڵ ئێوەین کاتژمێرێکی پڕ لە سوود و زانیاری بێت جگەلەوەی کە کاتژمێرێک بێت کە زۆر بە خۆشی لەگەڵ ئێوە تێپەڕێنین. جا لەگەڵمان بن بۆی بزانین ناوڕۆکی پرۆگرام چی تێدایە. لە سلێمانی فیستیڤاڵێکی پاییزە بۆ کارەدەستیەکانی خانمان بەڕێوەچوو. لە کەرکووک حوتەمین فستیڤاڵی شانۆی سەر شەقام بەڕێوەچوو. ئەمساڵ زیاتر لە 7,000 کەس سەردانی مۆزەخانەی پەنیری قەرسی باکووری کوردستانیان کردووە. لە سەرەتای پرۆگرامەوە ئاماژەت پێکرد کە پرۆگرامی بەیانی 24 زۆر گرنگی بە هەموو بابەتەکان دەدات بە تایبەتی ئەو بوارانی کە خانمان زیاتر بەرەو پێشەوە ئاباد گەنجان زیاتر بەرەو پێشەوەات کەرتی کشت و کاڵی بەرەو پێشەوە بات کەرتی بازرگانی کەرتی گەشتیاری هەموو کەرتەکان. جا یەکێک لەو بابەتانی کە گرنگن هەم بۆ کەرتی گەشتیاری گرنگە هەم لە ڕووی خۆبژێویەوە گرنگە کاری دەستی خانمانە و هەم بابەتەکەش بابەتی خانمانە بە مەبەستی گرنگیدان بە بەرهەمە کارە دەستیەکانی خانمان و ڕێگە خۆشکردن بۆ بە بازاڕکردنی ئەو بەرهەمانە لە شاری سلەیمانی فستیڤاڵی پاییزە بۆ پێشەنگای کارە دەستیەکان ئەنجام دراوە. لە پێشەنگاکەدا بەرهەمی دەستی خانمان کە لە ماڵەوە دروستیان کردبوو نمایش کران خەڵکیش بۆ کڕینی ئەم کەلوپەلانە سەردانی فیستیڤاڵەکەیان کرد. توانیمان هەستین بەکردنەوەی فستیڤالێک بە ناونیشانی فستیڤاڵی پاییزە بۆ ئەو خاتوونەوە ڕێزانە و ئەو گەنجانە کە بتوان کارەدەستیەکانی خۆیان لە ماوەی ئەم دوو ڕۆژەدا عەرزکەندەرە. فستیڤالەکەمان بۆ ماوەی 2 ڕۆژە لە کاتژمێر 9 بەیانی بۆ 6 ئێوارە بەردەوام بێ. ئامانجمان لەکردنەوەی ئەمە ئەوە بوو کە ئەو خاتوونانە یاخود ئەو گەنجانە بتوان ئەو کارانەی خۆیان کە دروستیان کردووە لە ماڵەوە ماندوو بوون پێوە بتوانن سوودێکی مادی وەرگرن و ئەرزی بکەن و بیفرۆشن. من پێم باشە مانگی جارێک ئەم پێشانگانە بکرێتەوە چونکە مەعیشەتی ژیانی خەڵکەمی لەسەر معاش نییە. ئەوانی کە معاش خۆرن ئەتوانن بەشداری ئەم پێشانگانە بکەن بۆ بژێوی ژیانی خۆیان بۆ دەرخستنی ئیشەکانیان. سۆبان لە ماوەی ڕابردوو بابەتی شانۆی و بەرهەمی شانۆیمان زۆر بینیوە لە شارە جیاوازەکان بەڵام ئەم جارە بابەتێکمانەی بابەتەکە جیاوازترە ئەمیش شانۆی سەرشەقامە. شانۆی سەرشەقام شێوازێتی دیکەی شانۆیە ئەمە تایبەترە بۆ ئەو کەسانی کە تایبەتمەندن ڕەنگە زانیاری زیاتریان لەسەر هەبێت. ئەم شانۆگەریە لەسەر شەقام دەکرێت بە ئامادەبوونی خەڵک بە شێوەیە کە ڕاستەوخۆ هەموو ئەم بابەتانە لە شاری کەرکووک ئەم جارە کراوە. ئەوەشم بیر نەچێت کەرکووک گروپی زۆر باشی هەیە لە بابەتی شانۆی سەرشەقام. ئیڤێنتی 7مین فیستیڤاڵی نێودەوڵەتی
شانۆی سەرشەقام بەڕێوەچوو. بەڵێ هەروەکو ئاماژەت پێکرد لە کەرکووک چەند گروپێکمان هەیە کە لە گەنجانی خوێنگەرمی شاری کەرکووک پێک هاتوون چەندین فستیڤال بەشداریان کردو بۆ دەرەوەی وڵات ڕۆیشتون جا لە فستیڤالەکە کە لە شاری کەرکووک ئەنجامەدرێت ئەم بە گروپی شانۆیی لە شارەکانی کوردستان ئەنتالیا مەبەست لە تورکیا و جگەلەوەش ئیتالیا ئێران وڵاتانی تریش وەک گوتم بەشداریان کردو ئەمە زۆر گرنگە جگەلەوە بوونی شانۆی سەر شەقام هەکار گرنگیەکی زۆر تایبەتی هەیە ئەویش ئەوەیە کە جاری وایە هاوڵاتیانی ئێمە ناکاتی ئەوەیان هەیە نە ئەتوانن بچنە ناو هۆڵەکانی شانۆ بەم شێوەیە خودی شانۆکار و خودی ئەو دقیکە هەیە دێتە سەر شەقامەکان ئەو کات تۆ ئەگەر ڕێبوارێکیش بیت ناچار ئەوەستی بە دیارەوە ئەبینیت دەبینی چەند هوەرێکی جوانە جا ئەم جۆرە شانۆیانە بەڕای من یەکێکن لەو شانوانی کە بینەر بۆ خۆی ڕائەکەشت بێوێ چنەوێت سۆبان ئەمە لە هەندێک لایەن بەهرە و توانای زیاتری دەوێت و قورسترە چونکە تۆ لەسەر شەقام کاتێک شانۆ دەکەی بۆ ئەکتەرەکان زۆر پێویستی بەردەوام شانۆ پێویستی بە دەنگێکی باشەیە بە ئەدایەکی باشەیە لە ناو شەقام و لە ناو قەرەباڵغی سەر شەقام هەندێک جار پێویستی بە قودرەتی دەنجی زیاتر هەیە لە هەمان کاتدا دیکۆر بابەتێکی دیکەی زۆر گرنگی شانۆیە تۆ لە هۆڵەکان دەکەی دیکۆر بە ئارەزووی خۆت دیکۆردادنێ بەڵام لە شانۆی سەر شەقام پشت بە دیکۆر نابەسترێ زۆر ئەبێ ئەوەنە بەتوانابی کە بتوانی ئەو وێنایە دیکۆریش پڕ بکەوە وێنایە بۆ بینەر زیاتر دیزایانی جلوبەرگ و گۆڕینی ڕوخساری ڕوخسار هەموو ئەمانە لە بری دیکۆر دەتوانێت کاری خۆی بکە. بەڵێ جا ئەمانە هەمووی تایبەتمەندین کە لە شانۆی سەر شەقاما هەیە و لە فستیڤالەکە ئەوەی کە لە کەرکووک کراوە نمایشەکان تایبەت بوون با نیشاندانی پێکەوە ژیان و یەکتر قوبولکردن لە شارەکە چونکە کەرکووک یەکێکە لەو شارانەی کە تایبەتمەندەکەی بەوە دەرکەوتووە کە زۆربەی نەتەوەکان ئاین و ئاینزاکان پێکەوە لەو شارە دەژین بێ ئەوەی کە بۆ نمونە دروستە هەندێک کێشە و گرفتەیە بەڵام خەڵکی شارەکە زۆر کێشە و گرفتی سیاسین ڕەنگە خەڵکە ئاساییەکە کێشیان کەمتر خەڵکی شارەکە کێشە و گرفتیان کەمترە ژن و ژنخوازی لە نێوانیان ڕوویداوە دوای ئەوە بە یەکەوە ساڵەهای ساڵە دەژین لە فەرمانگە حکوومیەکانە پێکەوە کار دەکەن فەرمانبەرن کاروباری ئەو شارە بەڕێوە دەبن جا ئەمانە هەمووی گرنگە کە لە شارێکی وەکو کەرکووک کە شاری پێکەوە ژیان و یەکتر قوبولکردنە شانۆی وە ئەنجام بدرێت پێکەوە با بینەربین ئەوەی بژین بۆ ئەوەی سەختیەکانی ژیان ببینین بۆی ئازارەکانی ژیان ببینین بۆی تامی سەرکەوتن و شکست بکەین بەڵێ دروست بووین بۆ ئەوەی هەموو ئەمانە ببینین لە ژیان ئێمە بۆی بتوانین بژین پێویستە شتێک بچێنین چی بچێنین بۆی بتوانین بژین چی بچێنین خۆشەویستی چی بچێنین خۆشەویستی چی بچێنین خۆشەویستی ئەبێ تۆوی خۆشەویستی بچێنین ئەمڕۆ لە سەروبەندی ڕاگەیاندنی حوتەمین خولی فستیڤاڵی شانۆی شەقامی کەرکووک وەکو گروپی شانۆی هەوار هەستاین بە نمایشکردنی شانۆی تۆ کە باس لە پێکەوە ژیان و ئاشتی و تەباییەکە ئێمە ئەمڕۆ ئەم نمایشەمان ئەنجامدا و 19 مانگ فستیڤاڵی شانۆی شەقام لە شاری کەرکووک دەست پێکا کە ئەبێتە جەژنێکی هونەری و سوپرایزێکی گەورە بۆ کەرکووکیەکان وا دیارە ساڵانە ئەم فستیڤاڵە خولەکانی خۆی بەڕێوە ئەبا و خەڵکی کەرکووک ئێستا تا ڕادەیەکی زۆر ئاشنا بوونە لەگەڵ شانۆی شەقام و لەگەڵ فستیڤاڵە هونەریەکان.
فستیڤالەیە کۆمەڵێک چالاکی هوەریمان هەیە کە سێ ڕۆژی بەر لە فستیڤال لە چوارچێوەی چالاکیەکان سێ وەرکشۆپی شانۆیمان هەیە بۆ سێ شانۆکاری دیاری بواری شانۆ دوانن لە ڕۆژهەڵاتی کوردستان و وادانەیەکی دیکەیان لە وڵاتی ئیتالیاوە تەشریفێنێتە کەرکووک و وەرکشۆپەکەی پێشکەشەکات و ئێمە لە کۆی 67 نمایش دوای ئەوەی کە لیnkەکەیمان بڵاو کردەوە لە پەیجی تایبەتی فستیڤالەوە لینکێکی ئەلکترۆنیە تێیدا دوای ئەوەی کە لێژنەی پسپۆڕی فستیڤال کارە شانۆیەکانی هەڵسەنگان بڕیاریدا 25 نمایش بەشداری فستیڤالەکە بکەن کە لە هەر یەک لە وڵاتەکانی ئێران و کوردستان و ئیتالیا و تونس و جەزائیر و چەند شار و شارچکێکی دیکەی کوردستان بەشداریان کردووە. أنا الذي يهمني فقط هو الإنسانية، لا يهمني أنت ما دينك وأنت ما هي لون بشرتك وأنت ما هي عقيدتك. بابەتێکمان هەیە لەسەر نەخۆشی یەخوا هەمووتان دوور بن لە نەخۆشی و هەمیشە لەش ساغی میوانی ماڵەکانتان بێت. بابەتەکەمان باز لەوە ئاکات کە بە گوێری داتاکانی وەزارەتی تەندروستی لە هەرێمی کوردستان ڕێژەی توشبوانی نەخۆشی شێرپەنجە لە پێوەری جیهانی کەمترە سپاس بخوا. هۆشیاری زیاتری خەڵک بۆ خۆپارێزی، پشکنین و پێشکەوتنی کەرتی تەندروستی هەموو ئەمانە جێ دەستی خۆیانیان دەرخستۆ بۆی ئەو ڕێژەیەکەمە. جا هاوڵاتیان زۆر پەنا بۆ پشکنین ببن ئەمە هۆشداری وەزارەتی تەندروستیە و زووتر چارەسەر وەربگرن بۆ برەودانی زیاتریش بە کەرتی تەندروستی. کابینە نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر لە 258 ملیار دیناری بۆ دەرمان بۆ ئامێر و پێداویستی پزیشکی و نەخۆشخانەکان خەرج کردو. ئەمە جێگای خۆشحاڵیە لەم کابینەیە خزمەتێکی زۆر یاخود گەرینجێکی زۆر بە کەرتی تەندروستی دراوە. بەتایبەت ئەم ئامارانە دەرخەری ئەوەن کە کارکردن لە کەرتی تەندروستی بە شێوازێکی زۆر باش بەڕێوە چووە، بەڵام لە نەخۆشیاریەکەشمان بیر نەچێ گرنگجیدان بە شێوازی خواردن بە شێوازی خەوتن لە هەمان کاتە پشکنینی پێشوەختە یاخود پشکنینی ساڵانە ڕەنگە قورسایەکی زۆرت لە کۆڵ بکاتەوە. بەڵێ جا بە تایبەتی بۆ خانمانەمە زۆر گرنگە چونکە شێرپەنجەی مەم کێکێکە لە شێرپەنجەکان کە ئێستام راپۆرتە بەگشتی باسی شێرپەنجاکە بەس من باسی شێرپەنجەی مەمکەکەم کە خانمان ئەتوانن زۆر زووتر بە پشکنینی خۆیی یاخود ئەو خانمانی کە لە تەمەنیان لە 40 ساڵ لە سەروترا بچن تیشکی مامۆگرام ئەنجام بدەن 6 مانگ جاریان ساڵێ جارێ بۆی کە ئاگادار بن هەرکەت زووتر ئەو هۆشیاریان هەبوو زووتر زانیان گرەیەکیان ئاسانتر دەبێت ئاسانتر ئەبێ بۆیە هەمووتان سەلامەت بن یاخوا بابچین ئەم بابەتە ببینین. بە گوێرەی داتاکانی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێژەی توشبوانی نەخۆشی شێرپەنجە لە پێوەری جیهانی کەمترە. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاگەیاندووە ڕێژەی توشبوان لە هەرێمی کوردستان لە خوار ستانداردی جیهانیە و لە ماوەی 10 ساڵدا زیاتر لە 71,074 توشبوو تۆمار کراوە. لە کاتێکدا ڕێژەی توشبوون لە جیهان بۆ هەر 100,000 کەسێک 190 توش بووە، بەڵام لە کوردستان بۆ هەر 100,000 کەسێک 151 توش بووە. لە ساڵی 2022دا 9,061 کەس لە هەرێمی کوردستان تووشی نەخۆشی شێرپەنجە بوون. لە پارێزگای هەولێر 4,304 کەس، پارێزگای سلێمانی 3,323 کەس و پارێزگای دهۆکیش 1,434 کەس. ژمارەی نەخۆشانی تۆمارکراوی شێرپەنجە لە 6 مانگی 2023دا زیاتر لە 4,000 کەس بووە. لە پارێزگای هەولێر نزیکەی 1,800 کەس، لە پارێزگای سلێمانی نزیکەی 1,500 کەس، لە پارێزگای دهۆکیش نزیکەی 1,700 کەس بووە. بە گوێرەی ئەو ئامارانە ڕێژەی توشبوونی ژن لە پیاو زیاترە بە شێوەیەک لە 156 توشبوون بە شێرپەنجە لە ئافرەتان و لە 144یش پیاوانە. بابەتێکی دیکەمان هەیە بابەتی گرنگیدانە بە وەرزش، بەڵام وەرزشی پارالۆمپی کە پارالۆمپی کوردستان لە پاڵەوانتی پارالۆمپی یاخود لە پاڵەوانتێکی ئاسیا
بەشداری کردووە لە هەرێمی کوردستان یاریزانی زۆر باش و ناوازەمان هەیە لە خاوەن پێداویستی تایبەت بە تایبەت چەند ساڵێک لەمەوبەر یاریزانمان هەبووە لەسەر ئاستی پارەڵمپیک جیهانی توانیوەتی ئەنجامی باش و مەداڵیای زێڕ بەدەست بێنێت. دەمانوێت بزانین ئێستا دۆخی یاریزانانی خاوەن پێداویستی تایبەت چۆنە و ئاستیان چۆنە، بەنیازن لە داهاتوو بەشداری چه پاڵەوانتێک بکەن، ئامادەیان چۆنە. لەگەڵ بەڕێز زاهیر ڕەشید سەرۆکی لەژنەی پارەڵمپی کوردستان قسە دەکەین. مامۆستا زاهیر زۆر بەخێر بێی، بەیانیت باش، خۆشحاڵین ئەم بەیانیە لەگەڵمانی. گرنگیدان بە یاریزانانی خاوەن پێداویستی تایبەت بەلای ئێمە ینی ئەوە ئەرکە و شایانی ئەوێ گرنگی زیاتری پێ بدرێ، بۆیە ئەم تەوەرەمان ئەمڕۆ دەست نیشان کرد و حەزمان کرد لە نزیکەوە ئاگادار بین. پێم بڵێ ئێستا بابەتی یاخود وەزعی پارەڵۆمپی کوردستان چۆنە، پاشان بینێ ناو پرسیاری دیکە. بەیانی ئێوە و هاوکارانتان باش، سوپاسان دەکەین بۆ ئەو دەرفەتە، هیوادارین بتوانین لەو ماوەیەدا تیش بخەینە سەر ئەو کێشە و گرفت و بربەستانەی لە بەردەم وەرزشی پارەڵمپی هەن لە هەرێمی کوردستان. بەڵێ لەژنەی پارەڵمپی کوردستان یاخۆت حرەکەی وەرزشی تایبەت بە کەسانی خاوەن پێداویستی تایبەت مێژوویەکی زۆر دۆر و درێژی نییە لە هەرێمی کوردستان، بەڵکو ئێمە لە ساڵی 2023 دەستمان پێ کردووە و لە ماوەیەکی کەمدا بەپێی ئەو مێژووی کە ئێمە هەمان بوو توانیمان یاریزانی زۆر باش و پاڵەوان لەسەر ئاستی عێراق و ناوچەکە و تەنانەت جیهانیش بەرهەم بێنین و نمونەی زۆر باشمان هەیە وەکو ئەستێرەیەکی درەوشاوە لە ئاسمانی وەرزشی کوردستان کاکە کوبان کە یەکێک بووە لە وەرزشوانە بەتوانەکان توانیوێتی 3 جار بەشداری لە ئۆلەمپیاددا بکات و مەدالیای زێڕ بەدەست بێنێتن. ئەوەش بوو یەکەم جار بوو لە ئاستی ئۆلەمپی و پارە ئۆلەمپی مەدالیای لەم شێوەیە یاخود لەم ئاستەدا بۆ کوردستان بەرهەم بێتن. لە مێژووی ئەم بەشەی کوردستان یەکەم مەدالیای زێڕ لە ئۆلەمپیاددا کەسێکی خاوەن پێداویستی تایبەت بۆ کوردستان تۆماری کردووە و ئەو مێژووە جێگەی شانازیە بۆ هەموو وەرزشوانانی کوردستان. زۆر چاکە کاک زایر، لەگەڵ ئەمانەدا بەڵام دەبینین لە هەڵبژاردەکانی عێراق یاریزانانی کورد زۆر کەمن. بۆ ئێمە ئەو سەردەمەی کە ئیمکانیاتمان لەبەردەست بوو حکوومەتی هەرێمی کوردستان پشتگیری ئێمەی دەکرد و هاوکاری مادی ئێمە دەکرد، دەتوانم بڵێم لە زۆربەی هەلبژاردەکانی عێراق یاریزانی بەتوانامان هەبوو پێمانگەیاند بوون لە وەرزشی نابینایان، لە وەرزشی نابیست و نادوویەکان، لە یاریەکانی ئینفرادی بە تایبەت تێنسی سەرمێز گۆڕەپان و مەیدان. بەڵام لە دوای 2015ەوە بەداخەوە ئەو کاتەی کە شەڕی داعش دروست بوو، هەروەها بودجەی هەرێم لەلایەن بەغداوە بەردراوە، بارودۆخێکی تایبەتی دارایی هاتە پێشەوە، بەڕاستی بووە هۆی ئەوەی کە من حەی سەرجەم ئەو دەستگا وەرزشیانە ببڕدرێت لەلایەن حکوومەتەوە. ئێمەش بەپێی هەستکردن بە بارودۆخی ئەو سەردەمی حکوومەتی هەرێمی کوردستان سەرجەم چالاکیەکانی خۆمان وەستا. بەڵام لە دوای 2018 و 19 و ئەوانە هەوڵ درا کە لە بوارەکانی وەرزشی تردا بوو نمونە ئۆلەمپی یاخودیانەکانی کوردستان منحەکانیان کەم و زۆر بۆیان گەڕاوە، بەڵام تاکو ئێستا منحەی لەژنەی پارەئۆلەمپی نەگەڕاوەتەوە. ئەوە بوو سەبەبی ئەوەی کە وەرزشوانانی خاوەن پێداویستی تایبەت یاخود تەسمیەکەی گۆڕاوە لە جیهاندا. ماوەی چەند دەبێ یاریزانانی خاوەن پێداویستی تایبەت بەشداریان لە پاڵەوانتیەکان نەکردووە، چ لە کوردستان چ لە عێراق چ لە دەرەوەی عێراق، یاریزانانی کوردستان مەبەستمە؟ ئێمە بەپێی منهاجی لەژنەی پارەئۆلەمپی عێراقی کە ساڵانە پاڵەوانێتی ناوچەکان و پارێزگەکان بەڕێوە دەبات و دواتر پاڵەوانێتی
ئاستی عێراق بەڕێوە دەچیتون و یاریزانە یەکەمەکان دەگەنە هەڵبژاردەکانی عێراق ئێمە ساڵانێکی زۆرە ئەو چالاکیەمان وەستاوە نەمانتوانیوە چالاکیەکان ئەنجام بدەین چونکە کە ئێمە ئەڵێن خەوەن پێداویستی تایبەت واتە پێداویستی تایبەتی هەیە واتە پێویستی بە گرنگیدان و پشتگیریەکی زیاتری هەیە بۆ ئەوەی کەسێک کە خاوەن پێداویستی تایبەتە و لە ماڵەکەی بینیتە دەرەوە و بیبیت بوو ناوەندەکانی گۆڕەپانەکانی وەرزش و ئەمانە تەمرین و یاخود ڕێخستنی تایبەتی بۆ بکەیت نەبوونی بودجە نەبوونی منحە بووە سەبەبی ئەوەی کە ئێمە نەتوانین ئەو چالاکیە بەردەوام بین بەداخەوە وەرزشوانانی ئێمە بێبەش بوونەوە سەردەمانێک وەرزشی پارا ئۆلمپی یەکێک بوو لە وەرزشە هەر بە توانەکانی کوردستان و جێگەی دەستی دیار بوو لە ناوەندەکانی وەرزشی عێراقی بەڵام خەریکە بەو بارودۆخەی کە بۆ ئێمە پێش هاتووە شتێک نامینیت بە ناوی وەرزشی پارا لە کوردستان چونکە تەواوی چالاکیەکان وەستاون و لەلایەکی ترەوە وەرزشەکانی تر بوو نمونە وەرزشی ئۆلمپی ئێمە یانەی تایبەتمان هەنە یانەکان جوورێک لە جوورەکان ئەگەر دامی حکومیش نەبیتن دامی لایەنەکان هەیە دامی کۆمپانیا و ئەم بابەتانە هەیە بەڵام چونکە ئێمە یانەشمان نینە لە کوردستان بوویە وەرزشی پارا خەریکە پاشەکیشە دەکات و دەو ئاستە بەرزەی کە پێشتر هەبووە و لە عێراق جێگەی دەستی دیار بوو بەڕاستی خەریکە پاشەکیشەیەکی زۆر دەکات و ئێمە بێبەش دەبین لە وەرزش کاکزایر ئەمە چ زیانێک با بڵین لایانی وەرزشی ئەگەێنێت چ زیانێک ئەگەێنێت بە یاری ئۆلمپیەکان بە تایبەتی بە پارالۆمپی بێگومان زیانی زۆرە چونکە هەر کۆمەلگایەکی وەرزشکار و وەرزش دۆست بیتن بێگومان کۆمەلگایەکی تەندروست و بەرهەمهێنەر و بەتوانایە کەسانی خاوەن پێداویستی تایبەت بەهۆی ئەو بارودۆخەی کە با بڵێن لە ڕووی جەستەیەوە بوویان پێشاتوە لەوانەیە ئەو دەرفەتەیان نەبیتن کە لە شوێنە گشتیەکان بتوانن ممارسەی وەرزشی تایبەت بە خۆیان بکەن بۆیە پێویستیان بە شوێنێکی تایبەتیان ڕێکاری تایبەت هەیە بۆ ئەوەی بتوانن وەرزش بکەن دواکەوتن لەم بابەتە دەبیتە هۆی ئەوەی کە لە کۆمەلگادا بڕێن لە حت تەنانەت لە بواری جەستەییەوە چونکە کەسێکی خاوەن پێداویستی تایبەت ئەو جوولە پێویستەی نییە کە مرۆڤێکی ئاسایی پێویستە ڕۆژانە هەی بێتن بۆیە بینین لە ڕووی تەندروستیەوە زەرەرێکی زۆری پێدەگاتن تەنانەت لە ڕووی دەرونیەوە کەسێک کە دایمەن لە ماڵەوە یاخود لە شوێنێکی دوورخرا و دابنیشێتن لەوانە لە ڕووی دەرونیەوە کێشەی بۆ دروست بێتن وەرزش دەبیتە هۆی ئەوەی کە ئەو کەسە تێکەڵ بیتن بە کۆمەلگاوە ئەکتیڤیتیەکی باشتری هەبیتن و بتوانیتن بەرهەمی باشتر پێشکەش بە کۆمەلگای خۆی بکاتن لێتان ناشارمەوە بەپێی ئەزمۆنیش ئەوە ئیسبات بووە کە کەسانی خاوەن پێداویستی تایبەت کە یەک نەخسێکیان هەیە لە ڕووی جەستەییەوە ئەگەر دەرفەتیان بۆ بڕەخسێتن یاخود زەمینەی کامل بوویان بڕەخسێندرێتن دەتوانن جێگەی دەستی خۆیان دیار بکەن و بەرهەمهێن بن ئەنی کەسێکی خاوەن پێداویستی تایبەت هەر ئەوە نییە لە ڕووی جەستەییەوە گرفتێکی هەیە ئێمە لە جیهان و تەنانەت لە کوردستانیش ئەگەر سەیر بکەین زۆر جار جوورێک بەرهەم هێنەرن کە سەرسوورهێنەرە یاخود دەتوانم بڵێن کەسانی ئاسایی ناتوانن ئەم بەهرەیان هەبێتن بەڵام پێویستە ئەمە ڕێک بخرێت و گرنگی تایبەتی پێ بدرێتن هەروەها زەمینەی بۆ فەرەهەم بکرێتن مامۆستا زاهیر لەگەڵ ئەوەی من تەواوی پاڵپشتی قسەکانتم لەوەی کە چۆن وەرزشی ئاسایی گرنگە وەرزشی پارالۆمپیک گرنگە و پێویستە پێداچنەوە بکرێ و یارمەتی زیاتری پارالۆمپیک و وەرزشوانانی خاوەن پێداویستی تایبەت بدرێت بەڵام لە هەمان کاتدا وەرزش زۆر جار خۆرسکە یعنی ئێمە تۆ باسی کۆڤانت کرد کۆڤان لە گوندێکی دەوروبەری ئاکرێەوە هات بووە پاڵەوانی هەموو جیهان بۆچی تاوەکو ئێستا وەرزشوانێکی وا دەرنەکەوتووە باشە ئەگەر لە کوردستان کێشە هەبووە لە منحەو لە بوجە و لەوانە بەڵام کاتێک یاریزانێکی کورد دەچێتە
هەڵبژاردەی عراق لەوێ بودجە هەیە تایبەت بە یاریزانەکەم بۆچی لەوێ ئەنجامیان نابێت کاکە کار کاکوبان ڕاستە وەرزشوانێکی خۆڕسک بۆ بەڵام ئەوەمان لەبیر نەچیتن لە ڕێگەی لێژنەی پارا ئۆلمپیەوە زەمینەی بوو فەراهەم کرا کە بتوانیتن بگاتن بەم ئاستە کاکوبان من لە بیرمە کە ساڵی 2009 یەکەم پاڵەوانێتی بەشداری کرد ئێمە لەگەل پسپۆرانی تایبەت کە چاودێری پاڵەوانێت یەکەمان دەکرد و پێمان ڕاگەیاندن کە ئەوان بە حکمی ئەوەی خیبرەیان زیاتر بوو بۆمان دەستیشان بکەن چ یاریزانێک توانای هەیە کە ئێمە گرنگی پێ بدەن و ئایندەیەکی باشی هەبیتن یەکێک لەو یاریزانانە کاکە کوبان بوو ئەو کاتە زۆرترین ئیمکانیاتمان بوو کاکووان دابین کرد کاکووان لە دەیەکی دەوروبەری قەزای ئاکرێ بوو ئێمە هێنامان و لە هەولێر ڕاهێنەری تایبەتمان بووی ئامادە کرد شوێنی حەوانەمان بووی ئامادە کرد گۆڕەپانی تایبەتمان بووی ئامادە کرد ئەوە بوو سەبەبی ئەوەی کە ئەو زەمینە سازیە ببیتە هۆی ئەوەی کە کاکووان توانەکانی خۆی ممارسە بکات و ئیسباتی وجودی خۆی بکاتە ئەگەر ئەو سەردەمەش لێژنەی پارا ئۆلمپی و ئیمکانیاتی تایبەتی ئەو سەردەمە نەبووایە کاکووان پێ نەدەگەیشت بەڕاستی بەو ئاستە جگە لە کاکووانیش تەنانەت وەرزشوانانی تریش ئێمە هەمان بوون و گەیشتن بە هەڵبژاردەکانی عێراق لە بیرمان هەچێتن وەرزش بەبێ پشتگیریەکی تەواو بە هیچ شێوەیەک بەر سەرکەوتو نابیتن بە تایبەت لە سەردەمەی کە ئێمە ئێستا تێدا دەژین ئەو سەردەمەی کە لژنەی پارا ئۆلمپی کوردستان ئیمکانیاتی لەبەردەستدا بوو ئێوە لە بیرتانە ساڵی 2014 یەکەم پاڵەوانێتی نێودەوڵەتی لە دوای 2003 لە دوای سقوتی ڕژێمی باس یەکەم پاڵەوانێتی بوو لە ئاستی عێراق بەڕێوە بچیتن بە شاهدی ئەو تیپانە ئەو وڵاتانەی کە بەشداریان لە پاڵەوانێتی نێودەوڵەتی هەولێریان کرد شاهدیان بۆ ئەوەدا کە یەکێک بۆ لە پاڵەوانێتی هەرە سەرکەوتوەکان لەگەڵ ئەوەیدا کە بۆ ئێمە ئەزمونێکی نوێ بوو لە ئیدارەدان و بەڕێوەبردننی پاڵەوانێتێکی نێودەوڵەتی بەڵام کارێکی زۆر جوان و ناوازە بوو لە لایەکی ترەوە ئێمە ئەو سەردەمە لە تەواوی یاریەکان هەڵبژاردەی کوردستانمان هەبوو تەنانەت لە پاڵەوانێتی نێودەوڵەتی هەولێر هەڵبژاردەی کوردستان لەگەڵ شان بەشانی هەڵبژاردەکانی تری بەشدار بوو هەتا هەڵبژاردەی عێراقیش بەشدار بوو ئەو سەردەمە ئێمە منافسەمان دەکرد و توانیمان پلەی سێیەم بەدەستبێنین ساڵی پێشووتر ئێمە وەکو هەڵبژاردەی کوردستان بەشداریمان لە پاڵەوانێتی نێودەوڵەتی سنەدا کرد دیسانەوە هەڵبژاردەی کوردستان ینی منافسەیەکی شەدیدی دەکرد لەگەڵ تیپە هەرە بەهێزەکان بۆ نمونە یەکێک لە تیپە هەرە بەهێزەکان لە جیهاندا کە لە ئاستی سێ و پێنجەمە لە ئاستی جیهان هەڵبژاردەی ئێران بوو چونکە وڵاتی ئێران گرنگیەکی تایبەتی داوە بە وەرزشی پارا ئۆلمپی ئێمە منافسەیەکی زۆر شەدیدمان دەکرد لەگەڵ ئەم هەڵبژاردەیە ئەوە هەمووی دەرخەری ئەوە بوو کە ئیمکانیات لە بەردەست بوو ئێمە توانیمان خزمەت بەم چینە بکەین لە ڕووی وەرزشەوە کە ئیمکانیات نەبوو ئێمە ناچار بووین ینی ئیتر هیچ شتێکمان لە دەستدان نەما کە بتوانین چونکە سەرەتا باسم کرد کەسێکی خەوان پێداویستی تایبەت پێویستی بە پێداویستی تایبەتە هەر لە ناوەکەیەوە دیارە بۆیە ئەو پێداویستیە تایبەتیانە بە ئاسانی دابین ناکرێتن بۆ نمونە من نمونەیەکی زۆر بەسیتت بۆ لێمکە توپێکی تایبەت بە وەرزش بە گۆڵبۆلی تایبەت بە نابینایان نرخی 300 دلارە لە عێراق و لە کوردستان ئەگەر بچی لە هەموو بازارەکان بگەڕی دەست ناکەویتن پێویستە لە شوێنی تایبەت لە دەرەوە بینیتن بۆ کوردستان کە تو ئەم توپەت نەبوو ئەمە نمونەیەکی زۆر سادەیە کە تو ئەم توپەت نەبوو کەواتە نابینایەک بێبەش دەبیتن لە مارسەکردنی یاریەکەی خۆی باشە کاک زایر ئێستا ئەم بەیانیە بۆیە جەنابەت لێرە ئێمە لێرە لەگەڵ تا دانیشتوین گوێبیستی تەواوی ئەو کەم و کوڕیانین ئەو معاناتانین کە لە پارا ئۆلمپیکی کوردستانە هەیە چی بکرێت بۆی کە ئەو ئاستەی بگەڕێتەوە جاری جاران
ئێمە هەوڵمانداوە لە ڕێگەی حکوومەتەوە کە ئەو منحەیکە پێشووتر هەمان بۆمان بگەڕێتەوە نووسراوی تایبەتمان ئاراستە چەندین جار ئاراستەمان لە ڕێگەی بەڕێبەراتی گشتی وەرزش لە ڕێگەی بەڕابەتی وەرزش و لە ڕێگەی وەزارەت و لە ڕێگەی ئەنجومەنی وەزیران نووسراوی ئێمە ئێستا لە نووسینگەی بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتە و ئێمە چاوەڕوانین کە هیمەتێک لە لایەن ئەو برادرانەوە بکرێتن و هەرچی زووە ئەم کارە جێبەجێ بکرێتن هیوادارین کە دەنگی ئێمە ئێستا ببیسن و ئێمە لەو قەیرانە لەو کێشەیە ڕزگار ببین بۆ ئەوەی بتوانین پەرە بە توانەکانی کەسانی خاوەن پێداویستی تایبەت بدەین و وەکو جاران بینەوە ناو گۆڕەپانەکانی وەرزش و بتوانین خزمەت بە وەرزشی کەسانی خاوەن پێداویستی تایبەت بکەین ئەوە لە بیرمان نەچیتن ئێوە ئاشنام بە بابەتی وەرزشی لە وڵاتە هەرە پێشکەوتووەکان ستانداردێک هەیە کە تو ئەڵێیت ئەم وڵاتە لە ڕووی وەرزشەوە پێشکەوتووە یەکێک لە پێشکەوتنی وەرزشی وڵاتان وەرزشی ئافرەتان و وەرزشی کەسانی خاوەن پێداویستی تایبەتە یانەیەکت هەبی لە ئاستی جیهانیش ئەگەر دەستکەوتی هەبیتن ئەگەر وەرزشی ئەم دوو چینە ممارسە نەکرێتن لە وڵاتەکەدا بە وڵاتێکی وەرزش دووست و وەرزشی پێشکەوت و هەژمار ناکرێتن بویە ئێمە لە زۆر ڕوویەوە حکوومەتی هەرێمی کوردستان لە زۆر ڕوویەوە خزمەتگوزاری باشی پێشکەش کردووە ئەوە نییە کە ئێمە ئەوانەی کە ئەنجام دراون نادیدە بگرین و لە پێشچاومان نەبیتە نەخێر ئێمە ئەوەی کە پێشووتریش ئەنجام دراوە هەر لە سایە حکوومەتی هەرێمی کوردستان بووە و ئێمە چاوەڕوانیمان لە حکوومەت ئەوەیە کە زیاتر پەرە بە و بابەتە بدرێتن و داواکاریەکەی ئێمەش جێگەی خۆی بگریتن و ئێمەش دیسانەوە بگەڕێنەوە چونکە ئەو سەردەمەی کە ئێمە بەشداریمان لە پاڵەوانێتیەکانی عێراق دەکرد بڕواتان هەبیتن تەواوی پارێزگەکانی عێراق کە بەشداریان دەکرد چاویان لەسەر هەرێمی کوردستان بوو چونکە زۆرترین یاریزان و زۆرترین ئەو ئیمکانیاتە کەمەی کە لە بەردەستی ئێمەدا بوو ئێمە خەرجی ئەو بابەتانەمان دەکرد و توانیمان سەرکەوتوو بین لە لایەکی دیکەوە لەژنەی پارە ئۆلمپی عێراقی بۆ معلوماتی بەڕێستان و بۆ بینەرانی ئێمە لێژنەی پارە ئۆلمپی عێراقی بە هیچ شێوەیەک هاوکاری لێژنەی پارە ئۆلمپی کوردستان ناکاتن هەرچەندە هۆکارەکەی هەر هەبووە هەرچەندە ئەو دەلیلانەی کە ئەوان بۆ ئێمە ئەوە دەکەن بۆ ئێمە جێگەی قانعبوون نییە ئەوان پێمان دەڵێن حکوومەتی هەرێمی کوردستان بودجەی تایبەتی خۆی هەیە 70% پێشووتر بە ئێمەیان دەگوت 70% بودجەی عێراق بۆ هەرێمی کوردستان دێتن ئێوە پێویستە لە زمنی ئەو 70% هاوکاری وەرزشی خۆتان وەربگرن و ئێمە چەندین ساڵە هەوار دەکەین کاکە بودجە نییە هەرێمی کوردستان ئەستان بودجەی وەرنەگرتووە ئەوەی کە بەم ئەخیرە پێمان دەڵێن ئەوە بودجەتان بووان ئەڵێن کاکە ئەمە بودجە نییە کە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دێتن ئەوە موچەیە کە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کاتەکە کەمە پرسیاریش ماوە ببوورە خاوەن پێداویستی تایبەتەکان لە چ وەرزشێک لە هەرێمی کوردستان زیاتر بەهێز بوون یاری بە کۆمەڵەکان بوون یان یاریە تاچیەکان بوون لە هەردوو لادا لە هەردوو جوورەکەیدا یاریزانی بەتوانامان هەبوون بۆ نمونە شاری سلێمانی لە ڕووی وەرزشی تێنسی سەرمێز و ئەوانە زۆر پێشکەوت بوو هەرچەندە وەرزشەکانی تریش پێشکەوتنی بەرچاویان هەبوو بەڵام زۆر چەند یاریزانێکیان سەرکەوتن بۆ هەڵبژاردەی عێراق بۆ نمونە دهوک لە گۆڕەپان و مەیدان زۆر بەهێز بوو یاریزانی باشیان هەبوو مثلەن ئێمە لە ناو هەولێر یاری تایبەت بە نابینایان کە ئەو سەردەمە دوو یاریزانی هەولێر بەسەرکەوتن بوو هەڵبژاردەی عێراق و زۆر یاریزانی بەتوانا بوون و ئەگەر ئێمە بمانتوانی بە ئەم ڕێڕەوە ئێدامە بدەین و پشتگیری ئەو یاریزانانە بکەین بەڕاستی زۆر سەرکەوتو دەبوون ناکرێ بڵێن لە یاریەکی تایبەتدا
بەڵام ئێمە تەرکیزمان زۆرتر لەسەر ئەوە بووە یاریەکان دەتوانین باشتر زووتر ئەنجامی هەبیتن یاریە جەماعیەکان وەکو پێویست لەوانەیە نەتوانین بوو نمونە فوتباڵی نابیست و نادوویەکان 11 نەفەریە 20 یاریزانت پێویستە و ئیمکانیاتی زۆرتری پێویستە ئەگەرنە ئەو سەردەمە بوو نمونە چەندین جار هەڵبژاردەی عێراق بەشداری لە پاڵەوانێتی کوماری ئەو سەردەمە پاڵەوانێتی کوماری هەبوو هەڵبژاردەی کوردستان پلەی دووەم و سێهەمی بەدەستدەینە لە ناوبیستەکان یعنی یاریەکی تایبەت بڵێیت لەم یاریەدا لە زۆربەی یاریەکان یاریزانی بەتوانەمان هەبوو بەڵام بەهۆی دواکەوتن و ممارسە نەکردنی وەرزش حقیقەت ئیدی ئەوانە ئەو بەرهەمە هەمووی لەدەست چوو ئێمە 23 تا 29 مانگی ڕابردوو بەشدار بووین لە پاڵەوانێتی خولی چوارەمی ئاسیا بەڕاستی دلم ژانی دەکرد کە لە مەجموعی 84 کەس لە شاندی عێراقی تەنها یاریزانێکمان لەگەڵدا بوو ئێمە دوو کەس وەکو کورد بەشدار بووین برای بەڕێزم کاک فرسەت سەرپەرشتی گروپی عێراقی دەکرد لە پاڵەوانێتی ئاسیا و بەندە وەکو ئیداری لەوێ بەشدار بوو دلمان ژانی دەکرد کە یاریزانی کوردی نییە چونکە ئێمە خامەی باشمان هەیە سەیری یاریزانەکانم دەکرد ئەوانەی کە بەشدار بوون ئەوانەی کە لە کوردستاندا هەنە باوەڕ هەبیتن ئەگەر ئێمە بمانتوانی بە ئەو یاریزانانە زیاتر گرنگیان پێ بدەین و بینین و کویان کەینەوە لە شوێنێک وەرزشی تایبەتیان پێ بکەین لەم هەر تەنانەت لەم بتوڵەی ئاسیادا دەمانتوانی زۆرترین یاریزان لەگەڵ خۆمان ببین و زۆرترین دەستکەوتیشمان دەبوو باشە کاک زاید کەمێک لەمەوبەر یەک هەنگاو بگەڕێنە دواوە باسی بەشداری خانمانت کرد هەر وڵاتێک لە وەرزش پێشکەوتو بێ بێگومان لە پارئۆڵۆمپیک ئەبێت و لە ڕووی خانمانیشەوە تا چەند ڕێژیان بەشداریکردنیان هەیە لە پارالۆمپیک لە کوردستان خانمانی ئێمە بەشدارن و ئەو یاریزانە با بڵین باشانەی کە هەمانە لە ئۆلۆمپیەکان بەشداریان کردووە هیچ نازناوێکیان هێناوەتەوە یاریزانە بە بڵێن ئافرەتی کورد بەشدار بووە لە زۆربەی چالاکیەکانی وەرزشی بەداخەوە نەگەیشتونەتە ئەو ئاستەی کە بەشداری لە پاڵەوانێتی جیهانی و ئەمانە بکە بەڵام بەشدار بووینە و ڕێژەیەکی باشیش هەبوونە لە هەموو بڵێن لە هەموو فیئەکانی کەسانی خاوەن پێداویستی تایبەت چ لە نابیست و نادوو چ کەمەندامی فیزیک و چ نابینا و ئەوانە گشتیان کورتە باڵاکان هەروەها بەشدار بوونەوە ئێمە گرنگیەکی زۆر تایبەتیشمان داوە بە خانمان لەناو پاراۆلەمپی و نووسنگەیەکی تایبەتمان هەیە هەبوو ئەو کاتێک کە ئێمە چالاکیمان هەبوو نووسنگەیەکی تایبەتمان هەبوو تایبەت بە خانمان بووە زۆر زۆر گرنگیمان پێداوە بەبێ خانمان ئێمە وەرزشێکی سەرکەوتومان نابێت مامۆستا زاهیر ڕەشید سەرۆکی پارۆلۆمپی کوردستان زۆر زۆر سپاس بۆ تۆ لەگەڵ مامون هیوادارین ئەو کێشەی کە هەتانە بیگات و چارەسەر بکرێت وەرزش بۆ هەموو مرۆڤێک گرنگە جزای کەسانێک کە خاوەن بەهرە بن و خاوەن پێداویستی تایبەتیش بن لە هەمان کادا هیوادارین کێشەکان چارەسەر بکرێت و وەرزشوانانی خاوەن پێداویستی تایبەت لە لووتکە ببینین سپاسی ئێوە دەکەین سپاس بۆ ئەو دەرفەتە هیوادارین پەیامی ئێمە بگاتن بەو لایەنانەی کە کار بەدەستن یاخود دەتوانن تەسیریان هەبیتنەوە ئاوڕێکی جددی لەم مەسەلەیە بدەنەوە بۆ ئەوەی ئێمەش دووبارە بگەڕێنەوە ناو گۆڕەپانەکانی وەرزش و ئەم چینەش بێ بەش نەبیتن لە وەرزش سپاس بۆ ئێستاش دەچین بینەری کەشوهەوایی ئەمڕۆی شارەکانی کوردستانی گەورە بین بابزانی لە کوێ ساماڵە کوێ بارانە کوێ هەور و هەڵایە
سیستەمی نوێی پاسپۆرتی ئەلکترۆنی لە بەڕێوەداتی گشتی پاسپۆرتی دهۆک کارا کرامە زۆر گرنگە لە ماوەی ڕابردوو لە هەولێرش بە هەمان شێوە کارا کرام جارە هەنگاوەکانیان بۆ دهۆک گواستەوە. جا بەڕێوەبەراتی گشتی پاسپۆرتی دهۆک کەوتە کار و یەکەم پاسپۆرتیش بۆ کوڕە شەهیدێک دەرهێنرا. لە ئێستا هاوڵاتیان دەتوانن کە لە ماوەی تەنیا 24 کاتژمێر پاسپۆرتەکانیان وەربگرنەوە. باوەرێ تەمەن 17 ساڵی یەکەم وڵاتیە دهۆکەیە پاسپۆرتە ئەلکترۆنی وەرگرت. ئەو کوڕی شەهیدیە و دەست پێشخەریە پارێزگارێ دهۆکێدا گۆب دەستپێکردنا سیستەمی پاسپۆرتên ئەلکترۆنی پاسپۆرتên ماڵباتên شەهیدان بێنە چێکردن. بله اسواق یکم کس کد دو که دم پاسپورت الکترونی داری خواستی از گله کیف خوش بم چونکی لز درکت نه نفسی جوریندی بو تقریبا مو دمجمری دو درکت اسیاهاتیم بوده که خو کو جواز چکم جواز نعنی با پریز گرتن و نعنی عائله شهید یا دکتری محافظی و مدیری گوتی ویتی کم کس جواز ورگرید دکت شهیدا و خزان شهیدا دا چجارا ام بر همی خینا شهیدت خوش بینه کن. دەمێ ساڵێکی بوو لە دهۆکێ و ماوێ وەرگرتنە پاسپۆرتان حتا بسێ مەهان ڤێتکێشە. لە دە سیستەمی ئەلکترۆنیدا پشتی 24 دەمژمێران پاسپۆرت حازرە. بگوتنا ڕێڤەبەریە پاسپۆرتên دهۆکێ کابینانە هەمیە حکوومەتە هەرێما کوردستانê تەکەزیل دەستپێکردنا vê proseyê li dihokê jî kiriye. حکومەتە مەیە هەرێما کوردستانی دا کابینانە هەیە بەردەوام بێت کو خزمەتەکە باش بۆ هەوڵاتی تا پێشکردن خاصەتەن ئاسانکاریە ڕێکێدا دابسانەهیتر وەقت بۆ سانەهیتر دەم بێت سەردان بێت خاصەتەن یەکیشوانە نێکۆنویسنگەها پاسەپۆرتە ئەلکترۆنی طبعا تاکید کرد و طبعا ڕۆژانەژی جەنابی وەزیری ناوخۆی سەرخەت بی کو ئەم دەمێکی نزیک و ئەم پارێزگاها دهۆکێدا وەکو نویسنگەها کە پاسەپۆرتە ئەلکترۆنی بێت. وەک دەستپێکا بەکاربوونا سیستەمی ئەلکترۆنیە پاسپۆرتان دە ڕۆژانە 150 مامەلە هێنە بڕێڤەبرن. گوت پاشە ڕۆژێدا ڕەنگە حتا بە 500 مامەلەیان ژی بێنە بڕێڤەبرن. ڕێڤەبەریە پاسپۆرتên dihokê mîna parêzgehên Herêma Kurdistanê destê bi sîstemê elektroniye pasportan kir. Gowelatî dikarin di mawê 24 demijmêran da pasportê xwe werbigirin. Bi gotina rêveberiya pasportên dihokê merem ji vî sîstemî ew e asankirina karê welatiya ye bê gîrogirift. Hevres Recep, Kurdistan 24 dihok. هەکارەچینە سەر بابەتێکی دیکە بازارێک هەیە لە زۆربەی وڵاتانی ڕۆژەڵاتی ناوڕاست ئەم جۆرە بازارە هەیە ئەویش جلوبەرگی دەستە دووە کە جارێکی تر لەبەر کراوەتەوە لەبەر دەکرێتەوە بەڵێ لەنگەیشی پێدەوترێت جا بازاری لەنگە یاخود تاناکۆرایشی پێدەوترێت لە مەهاباد یەکێکە لە گەورەترین و بەناوبانگترین بازارەکانی لەنگە لە ئێران و تەنانەت لە ڕۆژەڵاتی کوردستان کە نزیکەی 2000 دوکان لەخواگرێت. لە ساڵانی ڕابردوو هەزاران کەس لە سەرانسەری ئێرانەوە بۆ کڕینی جلوبەرگ و کەلوپەلی لەنگا ڕویان لەم بازارە دەکرد بەهۆی هەژاری و گرانی بازارەکان لە ساڵانی ڕابردوو خەڵکێکی زۆر ڕووی لە بازاری لەنگەی مەهاباد دەکرد بەڵام ئێستا بەهۆی قورستربوونی دۆخی دارایی بازاری لەنگەش ڕووی لە سستی کردووە. ئەمە بازاری لەنگە یا وەک لە ڕۆژهەڵاتی کوردستان دەڵێن بازاری تەناکۆرای شاری مەهابادە. ئەم بازارە کە نزیک 30 ساڵە هەیە لە کاتی دامەزرانیدا لە یەکەمین بازارەکانی لەنگە و لە هەموو ئەم ساڵانەشدا یەکێک لە گەورەترین بازارەکانی لەنگە لە ئاستی ئێراندا بووە و ساڵانە هەزاران کەس لە سەرانسەری ئەم وڵاتەوە ڕویان لەم بازارە دەکرد. بەڵام چەند ساڵێکە بەهۆی خراپبوونی دۆخی ئابووری ئێران و پەرەسەندنی هەژاری و گرانی لەم وڵاتە بازاری لەنگەی مەهابادیش وەک جاران کڕیاری نەماوە. متاسفانە نسبەت بە ساڵەکانی پێش ئەلان زۆر خەڵوەتتر بۆ ئێرە ڕۆژهای تاتیلی کە ئێرە واقعان شلوغ دەبوو ئەلان زۆر خەڵوەتە ئەو دەرامەدێک هەلان هەمانە نسبەت بە فرۆشەکەمان و نسبەت بە فرۆشی قبل زۆر کەمتر بووە. باتەوە زوو بێکە ئێرە شارێکی توریستیە باتەوە زوو بێکە ئیمکاناتی تەفریحی یەکجار زۆری هەیە ئێرە جێهای دیدەنی یەکجار زۆری هەیە بەو نسبەت و بۆ پێتان سێلێکە هەیەتی متاسفانە مسافرمان زۆر کەمترە چەندین ساڵێکە کەوای لێ هاتووە. سەرەڕای کەمبوونەوەی کڕیار و تێکچوونی بازار خاوەن دوکانەکانی لەنگەی مەهاباد بەدەست نەبوونی خزمەتگوزاری و
زۆر بوونی باج و ڕسوماتی حکوومەتەوە دەناڵێنن. ئەوان دەڵێن چەندین ساڵە لە هەوڵدان حکوومەت گازیان بۆ ڕابکێشێ، بەڵام داواکەیان تا ئێستا پشتگوێ خراوە. ئەمە چەندین ساڵە تەقەزای گازیمان کردووە، گازمان نادەنێ ئەلان وردە وردەوە بەرەو سال و سەرمادێ. ئایا دروستە ئەمە کەپسولێک داوای 260,000 دەکەین ئەمە لێرە هەفتەی کە بێ و بیا بازاڕی تا هەفتەیدا مەسەلەن کەپسولێکمان دەوێت کەپسول و نیوێکمان دەوێت بزانە دەکاچی ئەو جەلەکانە زۆربەی ئیمکاناتمان نییە. مەسەلەن 25 سان دەمە ویترین هاتوونێ پێشێ بەربینگیان پێکردووی مەسەلەن دەبێت دێنوارێ جێکەین. بازاری تاناکۆرای مەهاباد زیاتر لە 2000 دوکانی تێدایە کە هەموو جۆرە کەلوپەلێک لە جلوبەرگ و جانتا و پێڵاو و پێداویستی وەرزشێوە تا چاویلکە و ئامێری ئەلەکترۆنی و ئەندازیاری لێدەست دەکەوێ و هەزاران کەس بە شێوەی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ داهاتیان بەو بازارەوە بەسراوەتەوە. کەمبوونەوەی کڕیاری ئەم بازارە بەمانای کەمبوونی ژمارەی گەشتیاری شارەکەیە کە ئەمەش ڕاستەوخۆ کاریگەری لەسەر هەموو کارتە ئابوورەکانی شاری مەهاباد دەبێت. کامیل بۆکانی، کوردستان 24. ئەوەی گرنگە لە بەیانی 24 لە کەرکووکەوە بۆ هەولێر، لە هەولێرەوە بۆ دهۆک و زاخۆ لەوێشەوە لە مەهاباد بووین. ئەم جارە بابەتەکەمان لە باکووری کوردستانە. شاری قەرسی باکووری کوردستان بە پەنیرە بەتامەکەی بەناوبانگە، تەنانەت زیاتر لە 30 جۆر پەنیری جیاواز لەم شارە بەرهەم دەهێنرێت. جا هەرەوە نییە کە بەناوبانگەکەی بەستەنیا بۆ خواردن بێ، مۆزەخانەشی هەیە تایبەت بە پەنیر کە ئاماژە بە چۆنەتی دروستکردنی پەنیر ئەکرێت و خواستێکی زۆریش لە خەڵک هەیە بۆ ئەم جۆرە پەنیرە. تەنانەت سەردانیکردنی مۆزەخانەکەش یەکێکە دیکە لە تایبەتمەندەکانی بۆ ئەم پەنیرە دروستی کردو کە خەڵکێکی زۆر زیاد لە ڕێژەی خۆشی سەردانی ئەوێ ئەەکەن کە لە ماوەی دەمانگی ڕابردوو زیاتر لە 70,000 کەس سەردانیان کردووە. خواستی خەڵک لەسەر یەکەم مۆزەخانەی پەنیر ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر دەبێت. بە شێوەیەک لە ماوەی 11 مانگی ڕابردوو زیاتر لە 70,000 کەس سەردانی ئەو مۆزەخانەیە کردووە. ئێرە قەرسی باکووری کوردستانە. سەدان ساڵە چەندین جۆری جیاوازی پەنیر لەو شارە بەرهەم دێنرێت و بە پەنیرەکانیەوە ناوبانجی دەرکردووە. بەهۆی پێگەی پەنیر لەو شارە مۆزەخانەیەکی تایبەت بە دروستکردنی کراوەتەوە و لە ڕێگەی بووکەڵەکان خۆناغی دروستکردنی پەنیرە جیاوازەکان خراوەتە ڕوو. خەڵک و بە تایبەتیش گەشتیاران کاتێک سەردانی قەرز دەکەن دەچنە مۆزەخانەکە بە شێوەیەک. لە سەرەتای ئەم ساڵەوە تا ئێستا 70,000 گەشتیار و دانیشتوی ئەو شارە سەردانی مۆزەخانەکەیان کردووە. یەشیم کۆچ بەڕێوەبەری مۆزەخانەکە دەڵێت سەرڕای ئەوەی کە مۆزەخانەیەکی نوێیە بەڵام خەڵک خواستێکی زۆریان لەسەرە. مۆزەخانەکەمان تاکە مۆزەخانەی تایبەت بە پەنیرە، هاوکات لە جیهانیش لە نێو سەرجەم مۆزەخانەکانی پەنیر خاوەنی گەورەترین ڕووبەرە. ئێرە شوێنێکی زۆر تایبەتە. لە تورکیا نزیکەی 210 جۆر پەنیری جیاواز هەیە، 30 جۆریان لە قەرز بەرهەم دەهێنرێت. مۆزەخانەکە هەر لە تەویلەی ئاژەڵەوە تا کۆتا قۆناغی دروستکردنی پەنیر باز لە سەرجەم هەنگاوەکان دەکات. هاوکات ئاماژە بە ژمارەیەک پەنیر دراوە کە تایبەتە بە شاری قەرس کە سەرنجی گەشتیارانی ڕاکێشاوە. بەرپرسە ئیدارەکانی قەرز دەیانەوێت مۆزەخانەکە زیاتر بەرچاو بخرێت بۆ ئەوەی بکرێت بە خاڵێکی گرنگی گەشتیاری ئەو شارە. حەقی خۆەتی ئاکارمن لە پشتی شاشەیەکەوە ئەو شێوازی دروستکردنەوە مۆزەخانەکەمە بینی نەک 70,000 کەس بگرە 100,000 بە هەرموت کەمە. زۆر جوان بوو بە تایبەتی لە سەرەتای دروستکردنی و هەتاوکو کۆچاقۆناغەکانی. بەم شێواتنە کۆتایی پرۆگرامیان بڕۆی بەیانی 24. هیوادارم بەدڵتان بێت. بە هیوای ڕۆژێکی خۆش.